لای خۆشیەوەیانی هەڵەبجەی شەید سەرکەوتنێکی زەحمەتی بەسەر کۆیە لە خولیانە پلەیەکەکانی کوردستان تۆمار کرد، بەڵام بۆی برنەوەی هەڵەوە لە گەشتن بە خولی نایبی کوردستان بێهیوا بوو. لە یەکێک لە یارەکان هەفتەی 12 خولی نایبی خولی پلەیەکی کوردستان هەڵەبجە میوانداری کۆی کرد لە پێناو گەشتنەوەی بە خولی نایبی کوردستان. لە خولێکی سێی سەرەتا یارەکە عەبدوڵڵا کەیفی گۆڵی پێشکەوتنی کۆی تۆمار کرد، بەڵام لە خوڵێکی چل شادمان سەباح ئەنجامەکەی بۆ هەڵەبجە یەکسان کردەوە و گەیمەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتات. لە ئایجەمی دومی ژارەکە گەیشتا سی لوتکە و لە خوڵێکی هەفتاش تەحسین محەممەد گۆڵی دومی هەڵەبجەی شەیدی تۆمار کرد، بەڵام لە خوڵێکی هێشتاوی حسێن ئیبراهیم ئەنجامەکەی بۆ کۆی یەکسان کردەوە. چوار خوڵێک دواتر ئەحمەد حسێن گۆڵی سێم و سەرکەوتنی هەڵەبجەی شەیدی تۆمار کرد و بەڵام میانەکە لە گەیشتن بە خولی نایبی کوردستان بێهیوا بوو. ئەمڕۆ یاریمان کرد لەگەڵ ینی وەشیکۆ یاریکی ئازبەرزمان ئەنجامە لەلایەن هەردوولاوە و توانیمان یارەکە سێ بە دوو بەنجامی بەلای خۆمانە بشکێنینەوە سەرکەوتوو بین. ئینشەڵڵا پشتیوان بەخوا لە یارەکانی داهاتوە سەرکەوتوورە بین و نەتیجە بەلای خۆمان ناشکێت و پشتیوان بەخوا. وەڵێ ئەمە ینی توانیمان لە خوڵەکە ینی بەپێی ئیمکاناتمان کەم بوو، ینی وحدەی تەدریبمان ینی زۆر وەکو یانەکانی کە نەبوو پێشکەوتوو بێ، بەس سپاس بەخوا ئەوەی لە سەرشانی هەموو ئەنجاممان ئایتری ئینشەڵڵا هەندێک خۆشەویست لێمان ڕازێ بن و کەم تەرخیممان نەکردو ئینشەڵڵا.